جارێکی تر دوای ساڵێک لە کۆڕۆنا و ڕێکارە خۆپارێزیەکان فڕۆکەخانە و دەواازە سنووریەکانی هەرێم لەگەڵ وڵاتان جموجۆڵی تێکەوتەوە. ڕۆژانە ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیانی هەرێم بۆ گەشت سەردانی وڵاتانی دەرەوە دەکەن. سەرۆکی کۆمپانیا فڕۆکەوانیەکانی هەرێم دەڵێت چاوەڕێی ئەوە نەبوون بەم خێراییە گەشتەکان دەست پێ بکەنەوە. ئێمەش چاڕوانی ئەومانە دەکرد ڕاستی ئەمە هاوینە خواستی گەشتیار زۆر بێ، بەڵام باڵێن گەشتیارێکی زۆر سەفەریان کرد و ئێستاش توانم بڵێم ڕۆژانە ینی گەشتەکان هەمووی فولن. کۆمپانیا فڕۆکەوانی و گەشتیاریەکان لە هەرێمی کوردستان سەرقاڵی پێشوازی و ئامادەکارین بۆ ئەو کەسانی دەیانەوێت گەشت بکەن بۆ دەرەوەی وڵات. خاوەنی کۆمپانیاکی فڕۆکەوانی ڕایدەگەێنێت بە بەراورد لەگەڵ ساڵی ڕابردوو هاوڵاتیان زیاتر ڕوو لە دەرەوەی وڵات دەکەن. ئەم ساڵ تا ڕادەیەک باشترە مۆزوعی ویزە بۆ وڵاتانی دەوروبەر و بۆ وڵاتانی ئەوروپا کە ماوەی چەند هەفتەیەک قونسوڵخانەکان ویزایان بەڕووی گەشتیاراندا کردوتەوە، ینی گەشتیاران دەتوانن ویزە وەربگرن. لەگەڵ گەشتکردنی هاوڵاتیانی ناوخۆی هەرێم بۆ دەرەوەی وڵات ڕۆژانەش هەزاران گەشتیار لە ناوەڕاست و باشووری عێراق سەردانی هەرێمی کوردستان دەکەن. بەوتەی خاوەن کۆمپانیا گەشتیاریەکان پێشبینی دەکەن تا کۆتایی مانجی نۆ ژمارەی گەشتەکان و جموجۆڵی گەشتیاران بگاتە ئاستێکی پێوانەیی بە بەراورد بە ساڵی ڕابردوو. قارەمان جەوهەر، کورسات نیوز، هەولێر.